ئەگەر کارێکت لەسەر گران بوو ئەوە ئەو نزایە بخوێنە. اللهم لا سهل إلا ما جعلته سهلا وأنت تجعل الحزن إذا شئت سهلا. خدایە هیچ کارێکی ئاسان نییە مەگەر ئەوەی تۆ ئاسانت کردووە و تۆ ئەگەر ویستت لێبێ زبری و ڕقی و گرانی زەوی ئاسان دەکەیت. ئەگەر کارێکت ویست و سەری نەگرت و وا دەرنەچوو بڕواداری بەهێز چاکترە و خۆشەویسترە بەلای خودای گەورەوە لە بڕواداری لاواز لە هەموو چاکەیەکدا. سوور بە لەسەر ئەو شتەی کەڵکت پێدەگەیەنێ و پشت بە خوددا ببەستە و دەسەوسان و لاواز مەبە و ئەگەر شتێکت توش هات مەڵێ ئەگەر ئاوا و ئاوام بکردایە ئەوە ئاوا و ئاوا دەبوو، بەڵکو بڵێ قدر الله وما شاء فعل. بڕیاری خودای گەورە و ئەو شتەی ویستی بوو کردی و ئەنجامیدا، چونکە وشەی ئەگەر دەرگای کاری شەیتان دەکاتەوە.